لا پاش 2 ساڵدا دەست بە سەراگرتنی شاری مووسڵ لە لایەن ڕێکخراوی چەکداری داعشەوە سەر لە بەیانی ئەمڕۆ ئۆپەراسیۆنی بەرفراوانی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکانەوە دەستی پێکرد. دەستپێکردنی ئەو ئۆپەراسیۆنەش پاش ئەوە دێت کە سەعات 2 سەر لە بەیانی ئەمڕۆ حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق دەستپێکردنی ئۆپەراسیۆنەی ڕاگەیاند. فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند. سەعات 6 سەر لە بەیانی ئەمڕۆ پرۆسەیەکی فراوانی هێزی پێشمەرگە لە خازر لە ڕۆژهەڵاتی مووسڵ بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی سوپای عێراق لە گوێڕ و گەیارە لە باشووری مووسڵ دەستی پێکرد. ئەمەش وەک قۆناغی یەکەمی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ لە دەست تیرۆریستانی داعش. هەر لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە با پێی ئەو ڕێکەوتن نامەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقدا هەیە لە ئۆپەراسیۆنەکەدا زیاتر لە 4000 پێشمەرگە لە 3 میحوەرەوە هەڵدەستن بە پاککردنەوەی گوندەکانی دەوروبەری ناوچەی خازر. بڕیارە لە پرۆسەکەشدا فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی پاڵپشتی ئاسمانی بەردەوام بێت. تا ئێستاش هێزەکانی پێشمەرگە گوندەکانی باسەخڕە و تەرجەلە و بازگردان و شێخ ئەمیر و کەبەرلی و بەدەنەی گەورە و بەدەنەی بچوو کۆنتڕۆڵ کردوێتەوە و پێشمەرگەش لە پێشڕەویەکانی بەردەوامە. لایەکی دیکەشەوە سوپای عێراق توانی گوندی کانی حرامی سەر بە ناحیەی نەمرودی باشووری مووسڵ کۆنتڕۆڵ بکاتەوە. هەروەها تەلەڤیزیۆنی نەینەوە ڕایگەیاند هەزاران ئەندامی هێزەکانی پاسەوانی نەینەوە بەرەو بەرەکانی شەڕ بەڕێکەوتون و دەنگی چەندین تەقینەوەی بەهێزیش لە ناوەندی مووسڵ دەبیسترێت و چەند چەکدارێکی نەناسراویش 3 پێگەی داعشیان لە مووسڵ سووتاند. پۆلیسی فیدراڵی عێراقیش ئەوەی خستەڕوو کە ڕێکخراوی داعش لە بەرەی باشووری ئەو شارە بێ بەرگری ناوچەکە چۆڵ دەکات. لەلایەن خۆشیەوە ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بەوە کرد ئەمریکا و وڵاتی هاوپەیمان لە شەڕیاندا دژ بە داعش پشتیوانی لا پێشمەرگە و هێزە عێراقیەکان دەکەن و شەڕی مووسڵیش کۆتایی بە جەنگی دژ بە داعش لە عێراق دەهێنێت. هاوکات برێت مەکگۆرد نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر هیوای سەرکەوتنی بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزە عێراقیەکان خواست. ئاماژەی بەوەش کرد شانازی دەکەن بەوەی لەم ئۆپەراسیۆنە مێژوویەدا پشتیوانیان ببن. سەبارەت بە ماوەی ئۆپەراسیۆنەکەش هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایگەیاند ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چەند هەفتەیەک دەخایەنێت. شاری مووسڵ بە دووەم گەورەترین شاری عێراق دادەنرێت و لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە کەوتوتە دەست چەکدارانی ڕێکخراوی داعش پاش ئەوەی سوپای عێراق بێ بەرگریکردن ئەو شارەی ڕادەست کرد.